لە دانیشتنەکەیدا لە کۆنگرێسی ئەمریکا وەزیری دەرەوەی ئەمریکا باسی لە گرنگی سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی کرد لە جیهاندا. ڕێبەرایەتیکردنی ئەمریکا گرنگە، ڕاستیەکەش ئەوەیە جیهان ناتوانێت خۆی ڕێک بخات ئەگەر ئێمە بەشداریمان نەبێت. ئەگەر ئێمە ڕێبەرایەتی نەکەین یەکێک لەم دووشتە ڕوودەدات، یان ئەوە تا وڵاتێکی تر دەیەوێت جێ ئێمە بگرێتەوە، ئەمەش بەمانای ئەوە نییە لە پێناو بەرەو پێشبردننی بەرژەوەندی و بەهاکانی ئێمەدا بێت، بەڵکو هێندە خراپ دەبێت کە پێشتر ئەزمون نەکراوە، یانیژەوە تا ئاژاوەگێڕی زۆر دەبێت، جا هەر کامێکیان بێت لە بەرژەوەندی گەلی ئەمریکادا نابێت. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژە بە میکانیزمەکانی سیاسەتی دەرەوەیی ئەمریکاش دەکا لە جیهانی ئێستادا. لە ڕێگای کارکردن لەگەڵ حکوومەت و هاوبەشەکانماندا لە جیهاندا دیپلۆماسیەتی ئەمریکا چالاک دەکەینەوە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئاڵنگاریە سەختەکانی ئێستادا. ڕۆژ بە ڕۆژ نیشانی دەدەین لە هەموو کاتێک و لە هەموو شوێنێکدا گەشەکردن و ئاسایشی ئەمریکا سەنگی مەحەکرد. جیهان بەشدار دەکەین بەو شێوەیە ناکە هەبوو، بەڵکو بەو شێوەیە کە هەیە ڕوبەڕووی دەبینەوە. مەبەستم لە جیهانی برەودانی نژادپەرستی و پاشەکشەی دیموکراسی و زۆربوونی ڕکابەری چین و رووسیا و وڵاتە سەرکوتکارەکانی تر. جیهانی زیادبوونی هەڕەشە و مەترسیەکان لەسەر سەقامگیری و سیستمی کراوەی نێونەتەوەی. سەرۆکی تورکیا بە نیگەرانیەوە دەڕوانێتە سیاسەتی دەرەوەیی سەرۆک جۆ بایدن هەروەها ئاگاهیش دەدات. بایدن یۆنێتیمینین هێشتا نازانین بەڕێوەبەرایەتەکەی بایدن چی دەڵێت لەسەر ئەم دۆسیەیە، بەڵام یەک ڕاستی هەیە کە دەیزانین لەسەر وەختی ترامپیشدا هەر ئاوەها بووین. ئێمە هەنگاوەکانی خۆمان لە بواری بەرگریدا دەنین بەبێ وەرگرتنی مۆڵەت لە شوێنی ترەوە. ئەمریکا بەشێک لە سەودا لەشکریەکانی لەگەڵ تورکیادا ڕاگرتووە. سەرۆکی تورکیا داوای دایالۆگ دەکا. هێشتا فڕۆکە جەنگیەکانی جۆری F-35 نەنێردراون، هەرچەندە بڕاپارەیەکی زۆریشمان داوە وەک وڵاتێکی هاوپەیمانمان. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی ئەمریکا دەیکات دژی ئێمە. هیوادارم متوێژ لەسەر ئەم بابەتە بکەین و هەندێک ئەنجامی ئەرێنی ببینین لەم سەروەختەی بایدندا لە ئەمریکادا. دۆسەی کڕینی موشەکی S-400 لە رووسیا نیگەرانیەکی زۆری لە ئەمریکادا دروست کردووە. سەرۆکی تورکیاش جەخت دەکاتەوە لەوەی کە بەردەوام دەبێت لە کڕینی ئەو موشەکانەدا. Savunma sanayine yönelik atacağımız هیچ وڵاتێک بۆی نییە بڕیار لەوە بدات ئێمە چه هەنگاوێک دەگرینە بەر لە پیشەسازی بەرگریماندا. ئەو هەنگاوانە بە بڕیاری خۆمانە. لە ڕاستیژا هەر خۆمان بڕیاردەر بووین لە بەشی یەکەمی S-400ەکاندا لەگەڵ دەوڵەتی رووسیادا. ئێستاش بەشی دووەمی ئەو موشەکە بەرگریانە بەردەوام دەبێت لەسەر بنچینەی ئەو وتوێژانەی پێشتر کردومانن. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە بەرامبەر تورکیادا. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر سەردار عەزیز شیکەرەوەی سیاسی دەکەین. دکتۆر سەردار سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە تورکیا بۆچی بۆ نیگەرانیەوە دەڕوانێتە سیاسەتی دەرەوەیی جۆ بایدن کە هەتا ئێستا بۆ خۆ دەزانی نزیکەی هەفتەیە 10 ڕۆژە دەست بەکار بووە و هیچ وردەکاریەکی سیاسەتەکەشی دەرنەکەوتووە بەرامبەر بە تورکیا. زۆر سپاس بۆ ئێوەش. ڕەنگە نیگەرانی سەرەکی حکوومەتی تورکی لەوە بێ کە ئەو کەسایەتیانەی ئێستا لە ئەو پێگانن بە تایبەتی بۆ پێگەی ئاسایشی نیشتمانی ئەمریکی، وەزارەتی دەرەوە و هەروەها وەزارەتی بەرگری، هەموو ئەمانە و کەسانن کە پێشتر لە ئیدارەی ئەمریکیا هەبوون و ئەزمونیان هەبووە لەگەڵ ناوچەکە و لەگەڵ تورکیا وەها سەیر دەکات کە دیدی ئەمانە مامەڵەی ئەمانە ئەزمونی ئەمانە ڕابردووی ئەمانە لەگەڵ بەرژەوەندی و خواستەکانی ئەودا ناگونجێ، بۆیە ڕەخنە و نیگەرانی هەیە و لە ئەمە لە کاتێکا لە تەنانەت لە سەردەمی ترامپیشدا پەیوەندیەکی باش نەبوو و ئێستا لە کاتێکدا کە ئەم کەسایەتیانە ئەزمونی تریان هەیە و بڵێم دۆخەکەیان تورکیا لێ نیگەران بۆ ئێستا هاتنەوەی ئەمان بۆتە جارێکی تر بۆتە مای نیگەرانی بۆ تورکیا. چ شتێکی تر هەیە بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە ئێمە بۆ ساڵی ڕابردوو گوێمان لە هەندێک لە لێدوانەکانی جۆ بایدن ئەو کاتەکە کاندید بوو بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. یەکێ لەو لێدوانانە ئاماژە بەوە دەکا کە پێویستە ئەمریکا پشتیوانیەکی باشتر لە ئۆپۆزیسیۆن یا لە ڕێبەرانی ئۆپۆزیسیۆنی تورکیا بکە تا بتوانن لە ڕێی هەڵبژاردنەوە شکست بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا
تورکیا بێنن پێت وایە بایدن بۆ لەمە دووە هەمان ئەو سیاسەتە پەیڕەوکا کە خۆی پێشتر پێشنیازی کردبوو ئەگەری زۆرە بەڵام بێوش لە بەرچاو بگرین کە هەردوو کەسایەتێکە بایدن و ئەردۆگان هەردووکیان لە ڕوانگەی کەسایەتیەوە لە سیاسەتە نوارن و ئەم ڕوانگەی کەسایەتیەوە کە هەردووکیان ئەزمونێکی باشیان نییە بەیەکەوە لە 2014 بایدن ناچار بوو لە پۆزیش بێنێتەوە بۆ ئەردۆگان لەبەر دەربڕینی هەڵوێستێک بەرامبەر ئەو و هەروەها لە خۆشت بە ئاماژت پێدا لە کەمپینە ئەو ئاماژەی بەوە کرد بوو هەڵوێستی جیاوازە بێ بەرامبەر تورکیا و بایدن وهاش ناسراوە کە تێگەیشتن و نزیکیەکی هەیە لەگەڵ کووردا و تێڕوانینی بۆ ناوچەکە تێڕوانینی جیاوازە لەوەی کە تێڕوانینی تەقلیدی بێ چونکە پاشخانێکی تایبەتی هەیە وەکو کەسێک لە خێزانێکی ئایرلندیەوە هاتووە پرسی ململانەی ئایرلندای باکوور لەگەڵ بەریتانیا کە داڕێژەری دیدی خێزانی ئەو بۆ هەموو ئەمانە بەیەکەوە لەگەڵ ئەزمموی پێ سەردەمی ئۆباما و هەروەها ئەو ئاڵۆزیانی کە لە نێوان ئەمریکا و تورکیادا هەیە ئەمڕۆ لە ئاستی لەسەر هەموو استراتیژی ناتۆ لە ناوچەکەەوە هەروەها لەوەی کە دەست پێوەردانەکانی تورکیا لە هەموو ناوچەکە هەر لە دەریای سپیەوە بۆ ئاسیای ناوەند بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مامەڵەکانی لەگەڵ وڵاتانی ئەوروپیا و پەلکێشانەکانی بۆ ناوچەکە هەموو ئەمانە مای ئەوەیە کە تورکیا وەها ئەبینرێت کە ئەو ئەندامە ئاساییەی ناتۆ نییە کە جاران بتوان وەکو جاران بتوانرێت مامەڵی لەگەڵا بکرێت پشتی پێ ببەترێت و یەکێک لە مەرجەکانی ئەندامێتی ئەوەیە کە تۆ ئەزانی چاوەڕوان کراوە کە هەڵوێستی و ئەندامە چۆنە بەڵام هەڵوێستی تورکیا چاوەڕوان نەکراوە ئەما کڕێتەوە بۆ 2003 لەوەی کە ئەمریکا بۆ پەڕی چاوەڕوانیەوە بۆ پڕی بڵێم دڵنیاییەوە مەبەرە تورکیا ڕۆشت لەوەی کە ڕێگەی پێبدا بچێتە ناو عێراق و لەوە دەواازەیەک بەکاریبێنێ بەڵام حکوومەتی تورکی ئەوەی قبول نەکرد ئەو بڵێم خاڵی وەرچەرخانی نێوان تورکیا و ئەمریکا بوویتە لەو ساتە وەختەوە پەیوەندیەکە هەتا بێ ئاڵۆزترە بێ تورکیا مامەڵەیەکی نائەندامیانە مامەڵەیەکی سربەخۆیانە مامەڵەیەکی خاوەن بەرژەوەندی جیاواز و تایبەتێکە لەگەڵ ئەمریکا هەمووەمانە بەڵێ ئەگەر یارمەتیم بێ ینی بەڕای جەنابەت پێ وایە سەرۆک بایدن درێژە بە سیاسەتی سزادانی تورکیا بدا لە ڕوانگەی هەموو ئەوانەی کە ئاماژە و پێکردن ینی کارێکی وا دەکا کە فشارەکان لەسەر تورکیا قورستر بکە خۆی ئامانج لە سزا چییە ئامانج لە سزا ئەوەیە کە ڕەفتاری بەرامبەرەکە بگۆڕێت یان بەرامبەرەکە ئامادە بێتە سەر مێزی دانوستان ئەگەر تورکیا هیچ کەم لەم دوانن نکە ئەوە بە دڵنیاییەوە سزاکان بەردەوامە بن چونکە ئەمریکا چاری تری نییە ناتوانێت بڵێم بەو جۆرە مامەڵە لەگەڵ وڵاتێکە بکات هەموو نهێنیەکانی خۆی بخاتە بەردەستی چونکە وەکو بلینکن وتی ینی ئەو هەڵوێستانی ئەم تورکیا هەڵوێستێکی ئەندامیانن نی هەندام هاوپەیمانانن نییە ئەو تورکیا هەتا بێ زیاتر نزیکە بێتەوە لە وڵاتێک کە ئەمریکا بە ڕکەبەری خۆی دانێکەویش رووسیاە ئەمانە هەموو واکات کە ئەمریکا ناچار بێ فشاری زیاتری بۆ ئەوەی تورکیا ڕفتاری خۆی بگۆڕێت لە نێو ئەمەدا پرۆژی شتێکی شخصیش ئەوەی ئەردۆگان وای دانێ کە ئەمریکا پێی باشە کە ئەو بڕوات ئەمریکا چاوەڕێ ئەوەیە ئەردۆگان کۆتایی بێت و تورکیا جارێکی تر گەڕێتەوە ئەو دۆخەی کە جاران هاوپەیمانی ئەمریکا بوو ئەمە وەهای کردووە کە ئەردۆگان وەها بینێ کە ئەمریکا ئەیەوێ ئەو بڕوە ئەمریکا پشتیوانی هەموو هێزێکات ئەو بڕوە ئەمریکا پشتیوانی نێهارەکانی ڕکەبەرەکانی ئەوە کە ئەوها ئەمریکا وەها بینێ کە کێشەی تورکیا کێشەی ئەردۆگانە و تەنانەت وەهاشیە بینێ ئەو کودەتایی کە ڕوویدا ئەمریکا یا پێی خۆش بوو یا ڕۆڵی هەبوو هەموو ئەمانەوای کردووە کە لە ناو ئەمریکا لە ناو تورکیا ببوورە دژە ئەمریکاییەکی زۆر تەشەنەی کردووە بە جۆرێک خەڵکی تورکیا ڕەنگە یەکێک من لە هەرە دژە ئەمریکایەکانی دنیا
باشە دکتۆر لەسەر مەسلەی سزاکان وەکو جەنابیشت دەزانانی ئەمە هەر وەکو بیرخستنەوەیکیش بۆ بینەران لە سەروەختی سەرۆکایەتی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا ژمارەیە سزا سەپێنران لەسەر پیشەسازی لەشکری لە تورکیادا. ئەنتۆنی بلینکن لە دانیشتنەکەی کۆنگرێسدا کاتێک کە پرسیاریان لێکرد لە سەبارەت بەو سزانە ئەماژەی بەوە کرد کە پێویستە سەیری سزاکان و کاریگەریەکانی بکەیت و ئەو جا بڕیار بدرێت لەسەر ئەوەی ئایا سزاکان قورستر بکرێن یان نا. جا من پرسیارەکەم لە تۆ دکتۆر ئەوەیە سزاکانی کە سەپێنرانە سەر تورکیا کاریگەریان هەبوو یان نا؟ بەڵینەوە کاریگەریان هەبوو و کاریگەریشان بەردەوامە بێت چکە کاریگەریان دەبێت لەسەر هەموو پیشەسازی سەربازی تورکی و کاریگەریشان دەبێت لەسەر نیگەرانی سەرمایە یا سەرمایەی دەرەکی لە ناو تورکیاوە بینین لە ئەنجامی سزاکان لە ئەنجامی دوورکەوتنەوەی تورکیا لە یەکێتی ئەوروپا و لە ئەمریکا بۆتە هۆی ئەوەی کە تورکیا لە ڕووی ئابووری و هەتابێت لیرەکەی نرخی کەم دابەزێت بە جۆرێک کە ئێستا نیگەرانێکی گەورە هەیە لە ئەوروپا. تورکیا ڕەنگە بگاتە دۆخێک نەتوانێت قەرزەکانی ببژێرێت، نەتوانێت سووی قەرزەکانی بداتەوە. هەموو ئەمانە وەهاکە کە تورکیا گاتە دۆخێکە کاریگەری هەبێ لەسەر ئابووری ئەوانی تر. ئەمە بڵێم هەموو دەرئەنجامی ئەو گۆشەگیریە یا ئەو شارەیە یا ئەو ڕفتار بێت و ئێمە زانین بازار لەسەر سپیکولیشن لەسەر بڵێم تەسەور وانە بنیاتەنرێت. ئەگەر بێت و وها دامرێت کە ئیدارەی بایدن ئابلۆقەی زیاتر یا ئابلۆقەکان تونترە کات ئەوە کاریگەری زیاترێ بێت لەسەر نرخی لیرەی تورکی لەسەر بازاری تورکی لەسەر سەرمایە گوزاری. دکتۆر ئاماژت بە خاڵێک کرد مەسلەی هەستی دژە ئەمریکا لە ناو کۆمەڵگەی تورکیادا. ئەو هەستەکە دروست بۆ هەر تەنها دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتانەی کە ئەمریکا هەیەی ئەدەی بێت بەرامبەر بە حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانیە فاکتەری تریش هەیە وایان کردووە کە ئەو هەستە زیاتر گەشە بکە. بۆ کار هەیە کە لە تورکیا ڕێگی دێڕینی ڕێگی قوڵی هەیە ئەوش ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی تورکیا. شتێک هەیە پێی ئەڵێن کۆدەردی سیڤەر یعنی سیڤەر سیندرۆم. ئەم سیندرۆمە مانای ئەوەیە کە تورکیا هەمیشە وەها هەستەکە وەها دنیا ئەبینەیە کە نەیارن، هەموو ئەوانی تر نەیارنی و ئەیانەوێ هەڵی وەشێنەوە کۆتایی پێبێنن. ئەم ترسە ئەم کۆدەردە ئەم سیندرۆم وای کردووە کە مامەڵەی تورکیا لەگەڵ هێزەکانی ترە بەردەوام مامەڵەیەکی نیگەرانیانە بێ، مامەڵەیەکی گوماناویانە بێ، مامەڵەیەکی پیلانگەڕیانە بێ. ئەمە بنەمایەکی وهای دەرونی داڕشتووە کۆمەلگای تورکیا لەم سیستەمی سیاسی و سیستەمی کۆمەڵایەتی تورکی کە بە نیگەرانیەوە ئەنوارن هەموو وڵاتانی دەرەوە و بەتایبەتی ئەگەر هاتوو وڵاتێک ڕەفتاری کرد بەرامبەریان بە شێوەیەکی جیاواز لەوەی خۆیان چاوەڕوان بکەن، ئەوە ڕاستە و خۆ وهای بینن کە وڵاتە پیلان ئەگەڕێتژیان و ئێستا وا بینن کە هاوپەیمانەتی کورد و ئەمریکا لە دژی ئەوانە و ئەمریکا پشتیوانی کوردەکە بۆ ئەوەی تورکیا کۆتایی پێبێنێ. چونکە پێشینەیەک هەیە لە مێژووە کە کورد مافی پێدراوە و کورد وها بینراوە پێخاونی ئەوەیە خاکی هەبێ و مافی هەبێ و ئەمە وها بینرێت لەلایەن تورکەکانەوە کۆتایی تورکایەوە. ئێستا ئەو پەیوەندی لە نێوانی یەکەگە و ئەمریکا هەیە لە ئەنجامە ئەبێتە هۆکاری ئەوەی کە هێزێکی دەرەکی سیڤەر زیندووە کاتەوە یا ئەو پرۆژەیە یا ئەو جۆرێک لەو پرۆژەیە. ئەمە دۆخێکی وها دروست کردووە لە ناو تورکەکانە کە بەترسەوە بە نیگەرانیەوە بە هەستەوە لە ئەویتم ڕاو نەک لەوە بنوارن کە بنەما عەقڵیەکانی چیە، بنەما جیۆپۆلیتیکەکانی چیە، بۆچی ئەمە دەرەنجامی چی ڕوویدا. ئەوان کە ناتوانن پرسی کورد چارەسەرکەن لە وڵاتە، ئەوان کە ئەترسن لە دروستبوونی هەر یەکەیەکی کوردی، هەر حکوومەتێکی کوردی لە ناوچەکە، هەر دەسەڵاتێکی کوردی، ئەوان نیگەرانی و مامەڵەکەن. لە ئەنجامە ئەوە دروستە بێت کە
دۆخێکی پیلانگیڕیانەی موامرەیی لە وڵاتە کە ترسە بێت لە هەموو هێزێکی دەریتی و ناتوانێت کێشەکان بە شێوەیەکی عقلانی چارەسەر. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە تورکیا هەر تەنها لەگەڵ ئەمریکادا لە کێشەدا نییە بەڵکو لەگەڵ یەکێتی ئەوروپاشا کۆمەڵی کێشە و گرفتی هەیە لەسەر و هەمیانەوە ئەو خواستەی تورکیا بۆ گەڕان بە شوێن سوتەمەنیدا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست. هەر لە سەرەتاکانی ئەم ساڵەوە کاتی ئەوەیە لە وتوێژە قورسەکانی ساڵی پارمان بینە دەرێ هەر بۆیەشە خۆشحاڵین بەوەی تورکیا دەخوازێت وتوێژەکان لەگەڵ یوناندا دەست پێ بکاتەوە لەسەر دۆسیەی گەڕان بە شوێن سوتەمەنیدا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا. ئەلبەتە ئەم کێشانە لە کاتێکدایە کە تورکیا هەوڵێکی ئێجگار زۆر دەدا بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا و هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ئەو هەوڵانەی سەریان نەگرتووە. ئەم دیالۆگە گرنگە ئەم کۆبوونەوانە گرنگن پێویستە هەندێک بەرەنجامی کۆنکرێتی هەبن ئەگەر ئەمڕۆ پێتان بڵێم دەشێت قۆناغێکی نوێی دانوستانەکان دەست پێ بکەنەوە ئەوە ڕاستیتان پێ ناڵێم بەڕاستگۆ بین ئەمە بەهۆی ئەوەوە نییە کە ئێمە نامانەوێت بەڵکو شتێکە یەکێتی ئەوروپا نایەوێت بەهۆی ئەو کێشانەی لە سیاسەتی فراوانبوونی یەکێتی ئەوروپادا هەن. لە کۆبنەوەکەی مانگی 12 ڕابردووی ڕێبەرانی یەکێتی ئەوروپادا زەنگێکی ئاگادارکردنەوە درا بە گوێی تورکیادا لە پاش ئەو زەنگەوە تورکیا بە جۆرێکی تر هەڵوێستی سیاسی خۆی دەنوێنێت. ئێستا ژینگەیەکی ئەرێنی هەیە لە پەیوەندیەکانی تورکیا و یەکێتی ئەوروپادا بە تایبەتیش هەرچەندە کۆبوونەوە لووتکەیەکەی مانگی 12 بەدڵی ئێمە نەبوو بەڵام وەک ئاماژەیەکی ئەرێنی لێمان دەڕوانی هەر بۆیە ئێمەش دەستمان کرد بە هەنگاونانی ئەرێنی. هەر چۆنێک بێت ئەوروپاییەکان دیالۆگ بە هەنگاوی گونجاو دادەنێن بۆ یەکلاکردنەوەی کێشەکان لەگەڵ تورکیادا. لەسەر ئەم دۆسیەیان هەر تەنها بە ناوی ئەڵمانیاوە قسە ناکەم بەڵکو بە ناوی زۆرێک لە هاوکارەکانمەوە لە یەکێتی ئەوروپا قسە دەکەم دەمێکە ئەم هەنگاوە وەک هەنگاوی بەرایی لێ دەڕوانرێت بۆ چارەسەریەکی دیپلۆماسیانە و ئاماژەیەکی باشیشە بۆ سەخەمگیری لە تەواوی ناوچەکەدا و هەروەها کشانەوەی کە شتێکەش ئاماژەیەکی ئەرێنیە. دکتۆر سەردار دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتەیەکی لە پرسەکان ئەوەیە ئەو ئاڵوگۆڕی کە لە سیاسەتی تورکیادا دروست بوو یا هەر هیچ نەبێت لە لێدوانەکانیاندا هەتا ئێستا لە پاش ئەو کۆبوونەوە لووتکەیی مانگی 12 ڕێبەرانی یەکێتی ئەوروپا ئەمە زیاتر پەیوەندی بە خواستی ئاشتیانەی تورکیا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ ئەوروپادا یاخود پەیوەندی زیاتر بەوە هەیە کە ئەمریکا بەڕێوەبەرایەتێکی نوێی هەیە و ئەگەری ئەوە هەیە کە سیاسەتێکی تونتر بە بەراورد لەگەڵ سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی پێشوودا بگرێتە بەرامبەر بە تورکیا کامیانە؟ ڕەنگە لە ناوخۆی ئەوروپاشە بە ئاراستەیەک بێ کە مەترسی ئەوە هەبێ ئەوروپا ئەبڵۆخۆ بخات لەسەر تورکیا و ئەردۆگان هەمیشە پراگماتیکە خاوەنی هیچ ئایدۆلۆژیایەک نییە جگەلەوەی کە بیەوێ لە دەسەڵات ئەبمێنێتەوە بۆیە کە هەستی بە نیگەرانی ئەوەی کرد کە ڕەنگە ئابلۆقە هەبێ لە ئەوروپاوەیە لە یەکێتی ئەوروپاوە و هەوڵەدا هەڵوێستی بگۆڕێت بۆ ئەوەی خۆی لە ئابلۆقەی زیاتر بگۆڕێت بەڵام بە دڵنیاییەوە گۆڕینی ئیدارەی ئەمریکی و نەمانی کەسێک لە کۆشکی سپی کەوا دەرەکەوت یا وعاد ناسراوە بوو کە هاوڕێیەتی یا دۆستایەتی نزیکی لەگەڵ ئەردۆگانە هەبوو ئێستا بە هاتنی جۆ بایدن و نیگەرانیەکانی ئەوروپا هەردووکیان بە یەکەوە فشاری زیاترەکەن لە سەر تورکیا هەوڵەدا کە بە شێوەیەکی پراگماتی کە نەبێت هۆی ئەوەی لە دەرەوەی خۆی هێزە گەورەکان خۆ بکاتەوە بە نارێتی ئەو کاتە فشاری زیاتر ئەمە لە لایەکی ترەوە لە ڕووی ئابوووریەوە یەکێتی ئەوروپا و تورکیا گەورەترین بە زارکەری یەکترین یا گەورەترین کڕیاری یەکترین بۆ کاڵەکانیان بۆیە هەر ئابلۆقەیەک لێلایەن یەکێتی ئەوروپاوە ئەبێتە هۆی سزایەکی گەورە لەسەر ئابووری تورکی و کاریگەریکی گەورەتریە بێت لە هەر ئابلۆقەیەکی تر لەسەر تورکیا بۆیە تورکیا بە هێندەوە نیگەرانیەکانی ئەوروپا وەرەگرێت هەرچەندە هەتا ئێستا لەوە پێش تایبەتی تورکیا بە شێوازێکی وها مامەڵی لەگەڵ یەکێتی ئەوروپا کرد بوو کە وهای هەست دەکرد کە
لە ڕێگەی بەکارهێنانی کۆچبەرەوە وەکو چەکێک وەکو مەترسیەک بۆ سەر یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپایی خستوتە ژێر کێفی خۆیەوە یان یەکێتی ئەوروپای وەها کردووە کە نتوانێت سزای گەورە یا هەنگاوی گەورە بەرامبەری بنێ بەڵام ڕەنگە نیگەرانیەکانی یەکێتی ئەوروپا لە ئاستیکی وەها تێپەڕی بێ کە سەرباری مەترسی کۆچبەریش یەکێتی ئەوروپا ناچار بێت شارەکانی کا چونکە تورکیا لەگەڵ فەڕەنسا کێشەی هەیە لەگەڵ یۆنانە کێشەی هەیە لەگەڵ قوبرسا کێشەی هەیە و هەتا بێت وها بینرێت کە ئەگەر بێت و ڕێگری نەکرێتەوە کێشەکان گەورەترە بێ و ئەنجامە ئەبێتە هۆی ئەوەی کە چەند ئەندامێکی یەکێتی ئەوروپا نەزای دەربوون لە بەرامبەر تورکیا و هەموو ئەندامان یەکسانن ئەوە یەکێتی ئەوروپا ناچارە دکتۆر وەکو جنابیش لە ئاماژۆ پێکرد تورکیا دۆسەی کۆچبەران وەکو کارتێکی فشار بەرامبەر بە ئەوروپاییەکان بەکاردێنێ ئەی ئەوروپاییەکان چ کارتێکی فشاریان هەیە تورکیا لەوە نیگەرانە کە یەکێتی ئەوروپا کۆمەڵێک کارتی گەورەی هەیە تورکیا یەکێک لەوانە کە زۆرینەی ئابووری تورکی ڕوو لە یەکێتی ئەوروپا زۆرترین هەرزی تورکیا لەلایەن ئیسپانیا و فەڕەنسا و ئیتالیا و وڵاتانی ترەوەیە و زۆرترین دراوی قورس لە ئەوروپاوە دێبوو تورکیا چ لە ڕووی کۆچبەر گەشتی ئەوروپی سەردانی تورکیاکەن چقاڵەکانی ساخبێتەوە و لە هەمان کاتیشا ژمارەی زۆری کۆچبەری تورکی لە ئەوروپان کە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بە تورکیا و چ لەوەی کاڵەکانی تورکیا بەکارەبن یان سەردانی تورکیاکەن یان کارەکانیان هەنێرنەوە بۆیە پەیوەندی نێوان تورکیا و ئەوروپا پەیوەندیەکی فرە ئاستە پەیوەندیەکە لە ئاستی ئاسایشی لە ئاستی ئابووری لە ئاستی کۆمەڵایەتی بۆ تورکیا گرنگە و تا چەند ساڵێک لەمەوە پێشیش خەونێکی گەورە بوو تورکیا و هاە بینی کە بەرەو ڕۆژئاوا بەرەو ئەندامێتیەتی هەرچەندە ئێستا ئەوە ڕەنگە جۆرێک مستەحیل بێ بەهۆی ئەوەی کە تورکیا گوزەرەیە بەوەی ئەو پێشکارانی کە لە تورکیا گوزەری لە چ لە ئاستی مافی برۆ لە ئاستی ئازادی ڕادەربڕین چ لە مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سیاسی لە بەندکردنی کەسانی دیار و سیاسی و هەڵوێستنی ئەوروپی لە بەرامبەر کەسێکی وەسەڵاتین دەبیستەکە ئەمانە واکە کە کارتی ئەندامێتی تورکیا بۆ یەکێتی ئەوروپا ئێستا دوور بێ بەڵام سەرباری ئەوە پەیوەندێکی تۆکمەی فرە ئاستی پڕ لە قازانج یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە بە خۆ دەزانی دکتۆریانی ئەوروپاییەکان زۆر بە گرنگجیەوە دەڕوانە وتوێژەکانی نێوان ئەنکەرە و ئەسینا لەم ماوەی ڕابردوودا هەردوو لە جارێکی تر کۆبوونەوە و وەکو ئاماژەی پێدەکرا ئەمە 61مین کۆبوونەوە بۆ لە نێوان تورکیا و یۆناندا. ئەم کۆبوونەوانە دەگەنە ئەنجام کە 60 کۆبوونەوەی پێشوو هیچ ئەنجامێکی نەبوو بێ بۆ لە مۆدووە متمانە چییە کە ئەنجامێکی ئەرێنی هەبێ بە شێوەیەک بێ کە بڵین ئەوروپاییەکان ینی بڕێک ئاسوودە دەبن بە ئەنجامەکەی ئێمە ئەبێ پۆلتر سەیری ئەو پێنایە بۆچی تورکیا هەڵبێست ئەو مامەڵای تایبەتی کە لەگەڵ یۆنانایکات لە پێناویچیدا تورکیا وەها هەست دەکات کە پانتایی دەریایی بێبەش کراوە بەشێکی زۆری پانتایی دەریایی ئەو دراوە بە یۆنان لە تورکیا دۆکترینێک هەیە باوەڕێک هەیە کە پێی ئەڵێن نیشتمانیشین ماڤیڤەتن ئەمە لەلایەن ئەفسەرێکی سەربازی تورکیەوەدا ڕێژراوەکو چۆن داودۆغلو خاوەنی تێزی استراتیژی خۆڵەوە بانگەشە بۆ تورکیا بگەڕێتەوە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست و کێشێ بە هەرموناچەکانی بەڵام دەڕووی کەلتوری و ئابووری و بێ ئەم تێزی یا دۆکترنی نیشتمانیشینیش و هانی تورکیادا کە لە ڕووی هێزی دەریایەوە خۆی تۆکمەکە و بگەڕێتەوە بۆ ئەو پانتایانی کە لەسەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیە لە دەستیا بووە و فشار بکات بۆ ئەوەی لەو ناوچە لەو سنوورە دەریایانە یا لەو پانتایە دەریایانە سوودمەند بێ بە تایبەتی کە
ئێستا غازی زۆر لەژێر ئاوی ئەو دەریاندا دۆزراوەتەوە و تورک ئێمە زانین کە یۆنان بە قەیرانێکی دارایی سەختە تێپەڕی وڵاتێکی لاواز بووە بریتێتی ئەوروپا لە پشتی نەوایەوە تورکیا فشاری زیاترێ کرد لەم ڕوانگەیەوە یۆنانیەکان وها بینن کە ئەوروپیەکان ئەبێ لە پشتیان بن و ڕێگە نەدەن تورکیا هیچ پلکشانێک یا فراوانخوازیەک کە بەرەو سنوورەکانیان وە تورکیا وا بینێ ئێستا ئەتوانێت پلکشانکەوە لە مافێتی یەکێک لەو خەیاڵانەی کە لە هەموو قەرە معامڵەی لەگەڵاکرێ لە ناوەندە سیاسیەکان ئەوەیە کە سیستەمی جیهانی لە دۆخێکی وایە کە تورکیا بێتە ئەتوانێت پەل بهاوێ بە ناوچەکە بە چواردەوری خۆیدا ببێتە خاوەنی قڵەمڕەوی ببێتە خاوەنی پانتایی زیاتر ئەوەی بینین دەریایی ناوەڕاست لە ئەفریقا لە ئەسیای ناوەند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق لە سووریا لە هەموو ناوچەکانی تر و شیعرەی ئازەری لە ئازەربایجان وتی تەنانەت نیگەرانی ئێرانیشی لێکەوتەوە هەمومانەوە دەرخەری ئەوەن کە نیەتی فراوانخوازی نیەتی بەرکشان نیەتی ڕۆشتن بۆ ناوچەکانی تر دەستگەیشتن بە وزە و پانتایی و مامەڵەی هێزن بەڵاوانی تر بەشێکە لە دیدی ئیدارەی تورکیە و ئەوەش مامەڵەشی لەگەڵ یۆناندا چێدا باشە دکتۆر بەڕای جەنابە فشاری ئەمریکا و فشاری ئەوروپا پێکەوە دەبنەمایی ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا سیاسەتەکانی خۆی بگۆڕێ یا ئەو خواستانی کە هەیەی بیان گۆڕێ دوو شت کاریگەری هەیە لەسەر ئایا ئەگەر بێت و ڕەفتاری بگۆڕێ کاریگەری ئەبێ لەسەر هەڵبژاردنەوەی یا لەسەر پاڵپشتی دەنگدەرانی بووی وە لە هەمان کاتیشدا ئایا هەڵوێستی لەگەڵ وڵاتانی ترا بگۆڕێت ئەبێتە هۆی ئەوەی کە رووسیا و چین و وڵاتانی تر لێ دوورکەونەوە ئەم هاوکێشەیەکی ئاڵۆزی بۆ خۆی دروستکەوت چ لە ناوخۆ و چ لە ئاستی نێودەوڵەتیە بەوەی کە ئەگەر بێت و لە ئەمریکا نزیک بێتەوە نیگەرانی رووسیا لێکەوە ئەگەر بێت و لە رووسیا نزیک بێتەوە نیگەرانی ئەمریکا لێکەوە بەڵام ئەو ئەوێ لە هەمووی سوودمەند بێ ئەوێ لە تورکیا لە ئەمریکا و لە ئەوروپا و لە رووسیا و لە چین و لە وڵاتانی دەوروبەر هەمووی سوودمەند بێ ئەمە بە ئاسانی ناکرێت جا ئەمە ئەم پێوەرانە لە وهاکە لە ئەردوگان ئایا ڕفتاری گۆڕێتیانە ئایا ئەو شارانە ئەبنە هۆی ئەوەی کە لە هەڵبژاردنە سەرکەوێ یا سەر نەکەوێت ئەو گرنگترین شتە دومشانەوەیە کە ئایا پێگەی لە ناوچەکانی هێزەکانە ئەتوانێت هاوسەنگ بێ یان لاسەنگە بێت بەرەوەی بچمە بەشی سێمی بەرنامەکە حەزەکەم بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە لە بەرامبەر ئەگەر و نەگەری هەڵبژاردندا ینی پێت وایە ئۆپۆزیسیۆنی تورکیا خاوەنی گوتارێک بێ کە بتوانێت بەرەنگاری ئەو سیاسەتانەی ڕەجەب تەیب ئەردۆغان بێتەوە جارێکێک لە کێشەکانی سیاسەتی تورکیەوە بوو ئۆپۆزیسیۆن لاواز بوو لە ئێستا بە گۆڕینی سیستەمی سیاسی تورکی بووتەرۆکایەتی دۆخێکی وەها دەهاتۆتە ئاراوە کە هەموو ئەوانی تر ئەبێ کەسێک هەڵبژێرن و پشتیوانی بکەن ئەگیرە ناتوان کێبکێ یامەلانێ لەگەڵ ئەردوگانەکەن بۆیە ئەگەری هەیە دوو کەسایەتی چێتە هەڵبژاردنەوە ئەمەش واکە هێزەکانی تر هەموو یەک بن لە بەرامبەر ئەوە بۆیە ئەگەری هەیە سەرکەوتن و بێت چونکە ئێستا مەهەبە شعبیەتی کەمی کردووە و حیزبەکەی خۆشی بەهۆی ئەو ناردۆخۆکە شعبیەتی کەم ئەگەر بێت و لە ئێستا هەڵبژاردن بێت ڕەنگە ئەردۆغان بە ئاسانی سەرکەوت دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە تورکیا لە زۆر دۆسەی ناوچەکەدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی هەیە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو سووریادا هەر بۆیە داواکان ئێجگار زۆرن هەم لە نەتەوە یەکگرتوەکان و هەم لە ئەمریکاش تاکو و دەستێوەردانی دەرەکی بۆ نمونە لە وڵاتێکی وەکو سووریادا بنەبڕ بکرێ. تطلب الحل كذلك
چارەسەرکردنی دۆزی سووریا پێویستی بە کەمکردنەوەی کاریگەری و دەستێوەردانی کاراکتەرەکانی هەرێمەکەوە هەیە کە هێشتاش بە مەیدانێک دەیبینن بۆ دەست بە سەرداگرتن و یەکلاکردنەوەی کێشەکانیان. سووریا لە ڕووی مێژووی جۆگرافیایی و زمان و کەلتوریشەوە وڵاتێکی سەرەکی عەرەبیە. بە دڵنیاییەوە ئەو وڵاتانەی دەیانەوێت سووریا دابڕمێنن هەرگیز سەرکەوتوو نابن مەگەر تەنها لە زیادکردنی مێنەتیەکانی گەلی سووریادا سەرکەوتوو ببن. وڵاتە گەورەکانی ئەوروپاش هاوڕان و داوای ئەوە دەکەن کە ئەمریکا ڕۆڵێکی گەورەتری هەبێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بوونمان و ئامادەیمان لە ناوچەکەدا دەیسەلمێنێت کە ئێمە هاوبەشێکی ڕاستەقینەوە بێ چەند و چوونی ئەمریکاین. من دڵنیام لەوەی لە چەند هەفتەی ئایندەدا بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا پێویستی بە بڕیاری گرنگە بۆ نیشاندانی وابەستەی خۆی لە شەڕی دژی تەرۆریزم و هەروەش بۆ سەقامگیری لە ناوچەکەدا. تورکیا و فەڕەنسا بە تایبەتیش لەسەر داگیرکردن و هەروەها کاریگەریەکانی تورکیا لە وڵاتێکی وەکو سووریادا ناکۆچێکی زۆریان لە نێواندایە. تورکیا بە هیچ شێوەیەک دژی فەڕەنسا نییە. فەڕەنسا بە هەموو شێوەیەک دژی تورکیا بووە لەوە تای کردە لەشکریەکانی کانی ئاشتیمان دەست پێ کرد دژ بە پەکەکە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕێک لەو دێوی سنوورەکانمانەوە. ئەنکەرە لە ئێستادا جەخت دەکاتەوە لەوەی ئەو ناکۆچانەی کە پێشتر لەگەڵ پاریسدا هەبوون لە ئێستادا بەرەو ڕەوانەوە دەڕۆن. لە ماوەی ڕابردوودا ڕەخنەمان هەبوو لەوەی لە فەڕەنسا ڕوویدا و وەڵامی ڕاگەیەنراوەکانی فەڕەنسەشمان داوەتەوە. بەڵام لە کۆتاییدا پەیوەندیەکی تەلەفۆنی باشمان هەبوو لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسەدا و ڕێکەوتوین لە سەردانانی نەخشە ڕێگەیەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانمان. سکرتێرەکەی و باڵوێزی تورکیاش لە پاریس کۆبوونەتەوە و کار لەسەر و نەخشە ڕێگەیە دەکەن و هەنگاوەکان بە باشی بەڕێوە دەچن. دکتۆر سەردار دەگەڕێمەوە لای جەنابەت. فەڕەنسا دەتوانێت چ شتێک لە سیاسەتی تورکیا بگۆڕێ؟ فەڕەنسا وڵاتێکی کاریگەرە لە یەکێتی ئەوروپا و لە هەروەها کاریگەری هەیە لەسەر باکووری ئەفریقا و پەیوەندیەکی تۆکمەی هەیە لەگەڵ تورکیا. قەرزێکی زۆری لە لای تورکایە، بڕێکی زۆری پاری گەرمی تورکی لە فەڕەنساوە دێ. هەموو ئەمانە کارتی فشارن لەسەر تورکیا لەلایەن فەڕەنسا و هەردوو وڵات لە ئاوازی یەکتری تێگەن چونکە هەردوو لە پاشخانێکی ئیمپراتۆریان هەیە لە ناوچەکە. بۆیە فەڕەنسا وڵاتەیە کە ئەوێ بڵێم ڕێگری لە خواستەکانی تورکیا بگرێت لە ئەفریقا بە تایبەتی چونکە فەڕەنسا وەها بیرەکاتەوە کە فەڕەنسی زمانێکی زۆری هەیە لە ئەفریقا و ئەتوانێت بیانکە بە کۆنسیومەری بەرخۆری کاڵاکانی. بۆیە نیگەرانە لەوەی کە تورکیا پەلەکشێ بۆ ئەفریقاوەیە ڕێگری بکە لە هەمان کاتە لە دەریای ناوەڕاستدا ئەبینین فەڕەنسا پشتیوانێکی سەختی یۆنانە و گرێبەستی زیاتر لە نێوان هەردوو وڵاتە چ لە ڕووی فرۆشتنی چەک و تەقەمەنی و فڕۆکەوە. هەموو ئەمانەوە کات کە فەڕەنسا کارتی هەبێ بەرامبەر تورکیا و تورکیاش فەڕەنسا بەهێند وەرگوت. ئەلبەت وەکو گوێمان لە وەزیری دەرەوەی تورکیا بۆ ئاماژە بەوە دەکا کە کێشەکان لەگەڵ فەڕەنسادا بەرەو ڕەوانەوە دەڕۆن. چۆن؟ ئاگاداری وردەکاری ئەو پەیوەندیە نیم، بەڵام هەردوو لە وەکو پاشخانێکی ئیمپراتۆری هەرگیز ناگەنە ئەوەی کە ڕاستە و خۆ بەریەککەون. ئەگەر بێت و فشاریش لەسەر یەککەن ئەوە بەدوای ئەوە گەڕێن کە چۆن لە ڕێگەی پرۆکسیەوە یان ناڕاستە و خۆ فشار لەسەر یەکتری بکەن. و چاوەڕوانشکراویش بوو کە هەردوو لە هەر ساتێک بە گونجاوی بزانن لە قازانجی هەردوو لاوێ کێشەکانیان بەرەو ڕەوینەوە برن، چونکە ئەوان بڵێ ململانەکانیان لەسەر قەڵەم ڕەوی و لەسەر بەرژەوەندیە، نەک وڵات یعنی تورکیا و فەڕەنسا وەکو دوو وڵات دژی یەکترینی. دکتۆر ئەلبەتە ئەو کاتێک کە ئەمریکا یا با بڵێم سەرۆک ترامپ بڕیاری کشانەوەیدا لە سووریادا زۆرێک لە شیکەرەوە وایەندێک دەدایەوە کە ئەمە هەڵکردنی چرای سەوزە بۆ تورکیا تا بچێتە ناو سووریاوە. بۆ لەم و دوا چۆن ئەو چرا سەوزە هەر بە هەڵکراویە مێنێتەوە؟ باوەڕ ناکەم ئیدارەی بایدن بە هیچ شێوەیەک لە ئیدارەی ترامپ چێ. ئیدارەی بایدن ئاگادارە، ئەزمموی هەیە و پەیوەندی هەیە. ترامپ ئاگادار نەبوو لەوەی کە چی ئەگوزارێ و بەلایەوە گرنگ نەبوو و هەمیشە ئەیویست ئەوە نیشاندا بە دەنگدەرانی
بە کۆنستیتوەنسی بە بڵێم جەماوەرەکەی ئەوەیە کە ئەو کشاوەتەوە ئەو سەرکەوتووە ئەو داعشی لە ناو بردووە ئەو شەڕی کۆتایی پێهێناوە ئەو هیچ پارە و سەربازێک نانێرێ بۆ دەرەوە هەموو بڵێم قورسایەکەی هەموو ڕۆڵەکانی هەموو هەوڵەکانی بۆ ناوەوەیە و شەڕی ئەوەی کە پێڵن شەڕی ناکۆتا کۆتایی پێهێنێ. بایدن وها نابینێ دۆخەکە بایدن وها بینێ کە ئەمریکا بەرپرسیارەتی هەیە لە دنیا ئەمریکا ئەبێ لەگەڵ هاوپەیمانیان هەبێ ئەمریکا ئەبێ ڕۆڵی هەبێ هەرچەند ئەمریکا بەگشتی باوەڕ ناکەم جارێکی تر بگەڕێتەوە ئەوەی سەرباز بنێرێ بۆ بە شێو بژمارەی زۆر بۆ هیچ کوێ، بەڵام جیاوازێکی گەورە هەیە لە نێوان ئەوەی کە چۆن ئەنوارڕێت کێشەکان وە چەند ئاگایی هەیە لێی وە جۆرە پەیوەندیەکی هەیە لەگەڵ یا هەموو ئەمانەوە هاکە کە چاوەڕوانیەوە بکەین کە جۆرە هەڵوێستێکی هەبێ. دکتۆرەگەر بێت و فشارەکان لەسەر تورکیا بەردەوام بن و تورکیا بۆ ئاڕاستەیەدا ڕۆی وەکو لە سەرەتای بەرنامەشدا ئاماژە پێکرد کە بەرەو رووسیا بڕوا لەگەڵ نەیارە گەورەکانی ڕۆژاوادا. جا پرسیارەکە لەوەدایە ئەگەر تورکیا بەرەو رووسیا بڕوا چی دەست دەکەوێ و وڵاتانی ڕۆژاواش چ زیانێک دەکەن؟ وڵاتانی ڕۆژاوە وەها بینن کە تورکیا پێگەیەکی استراتیژی هەیە لە ناوچەکە، یەکێکە لە وڵاتانەی کە جاران هێزێکی سەربازی هەبوو کە ناتۆ لی تێئەگەشت مامەڵەی لەگەڵا کرد بەشێک بوو لە هێزە سەربازیەکەی هەمان سیستەمی هەبوو هەموومانە گرنگە لە میانەی مامەڵەی سەربازیە. بۆیە ئەوروپا و ئەمریکا ئێستا وەها بینن ئەم دۆخێکە کە کەسێک بەسەر وڵاتەکە هێناوە دوای ئەم کەسە وڵاتە دەگەڕێتەوە، بۆیە بینین چاوەڕوانیەک هەیە لەوەی کە ڕەنگە تورکیا بە قۆناغێکە بڕات و پاشەوە بگەڕێتەوە. بەڵام ئەگەر هاتوو تورکیا بە ئاراستەیەکی وەها ڕۆشت کە زیانی گەیان بە ڕۆژاوایە بە ئەمریکا و بە ئەوروپا و تەواوی نزیک بووە لە پرۆژەکانی رووسیا، باوەڕ ناکەم چین پرۆژی ئەو تۆی لەو جۆرە هەبێ کە پشتیوانی تورکیا بکە لەو ئاراستەیە، ئەوە ئەوروپا و ئەمریکا ناچارن هەڵوێستی تریانە بێت، چ لە ڕووی ئاڵۆقەی زیاتر گۆشەگیری زیاتر لەوەی کە وەها بکەن کە تورکیا هەم زیانی کەم بێتەوە و هەم ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ کە ئەوێ لە ناوچەکە بینێ. بەڵام ئەردۆگان پراگماتیکە کە گەشتە زیان باوەڕ ناکەم بەو ئاراستەیە بڕ. ئەی ڕووسەکان چیان دەزەکەوێت؟ مۆسکۆ چی دەزەکەوێت لەوەی کە تورکیا بەلای خۆیدا ڕابکێشێ لە کاتێکا کە ناکۆچێکی ئێژگار زۆریش لەسەر زۆر دۆسێ لە نێوان مۆسکۆ و ئانکەرەدا هەیە؟ لە ڕووی جیۆپۆلەتیکی و مێژوویەوە تورکیا و رووسیا نەیاری یەکترین، ینی تەنانەت ڕۆژانێک هەبووە رووسیا ینی ئامانجی ئەوە بۆ کە دەردەنێڵ بەشێک بێ لە ئەو ئەمە هێشتا تەواو ینی ئەوە نییە سڕابێتەوە، هەردوو لە ئاگادارن لەوە، بەڵام رووسیا کۆمەڵێک قازانجەکە لەوە. یەکەم قازانجی ئەوەیە کە کێشەیەک لە ناو ناتۆ دروستەکە، تورکیا لە ئەمریکا دوورە خاتەوە و ئەتوانێت باشتر مامەڵەی لەگەڵا بکە و بە فرۆشتنی ڕۆکێتی S400 وها ئەگەر بێت و بخرێتە کار و ببێتە بەشێک لە سیستەمی ناتۆ، ئەوە هەم زانیاری دەسەکەوێ و هەم کاریگەریە بێت لەسەر چۆنێتی مامەڵەی ناتۆ و هەم لەوەی کە لە سیاسەتی رووسیا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەبینین لەوەی کە بەرەیەکی تریان کردوێتەوە لە بەرامبەر ئەوەی کە پێڵێن کۆبوونەوەکانی جنێڤ ئەوان لە ئەستانە و شوێنی تر کۆبنەوە. هەموو ئەمانە بەیەکەوە ینی لە ڕووی تاکتیک و استراتیژەوە تا ئاستێکیش نزیکبوونەوەی تورکیا لە رووسیا بەلای رووسیاوە گرنگە، چونکە کارتێکی فشار لەسەر ڕۆژاوا لەسەر ئەمریکا و کاریگەری هەیە لەسەر ئەوە سیاسەتی رووسیا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. دکتۆر سەردار زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن. سپاس و پێزانینم دکتۆر. زۆر سپاسە دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بە یەگەیشتنەوەی داهاتوومان. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون، هەر لە خۆشیە جەتان بێڵی.